بەڵێ سلااو لە تۆ ئێوی سلااو لە بینەرانی نارتی دیارە ئێمە ئێستا لە گوندی باخین ئەو گوندەی کە تێیدا باز لەوە دەکرێت کە ڤایرۆسی کۆرونا لە ناو قوتابخانەکەدا لە ناو خوێندکارەکاندا بڵاو بۆتەوە ئەمە وێنەی قوتابخانەکەی گەر هاوکارم ژار بۆتان بگوازێتەوە قوتابخانەیەکە بە بینایەکی تەواو بەڵام ژمارەی خوێندکارەکانی کەمە بە پێی زانیاریەکانی من نزیکەی 17 خوێندکاری هەیە ئەو خوێندکارانی کە گومانیان لێ دەکرێت کە تووشی ڤایرۆسی کۆرونا بوو بن لە قوتابخانەکەدا نزیکەی 3 خوێندکارن ئەم 3 خوێندکارە لە ماڵەوە دایک و باوکیان توشبووی ڤایرۆسی کۆرونا بوون لە نەخۆشخانە پێشتر لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە چارەسەریان وەرگرتووە ئێستا گەڕاونەتەوە ناو گوندەکە لە ناو گوندەکەدان خوێندکارەکان دوانیان لە پۆلی یەکی بنەڕەتین کە کۆی پۆلەکە 5 خوێندکارە دوانیان ئەگەری هەیە هەڵگری ڤایرۆسی کۆرونا بن باز لەوە دەکرێت کە بە پێی زانیەکانی منەوە دوو خوێندکارە نیشانەکانی کۆکە و ئەنفلۆزا و ئەڵامەتیان لێ دەرکەوتووەوە خوێندکاری سێمیشیان لە پۆلی 5 بنەڕەتیە کە پۆلی 5 بنەڕەتی خۆی لە 2 خوێندکار پێک دێت واتە پۆلی 5 2 خوێندکارە و کەسی ئەوەی کە گومان لێکرێت توش بوو بێ لەگەڵ خوێندکارێکی دیکە بە کۆی گشتی خوێندکارەکانی ناو قوتابخانەکە وەکو باسم کرد 17 خوێندکارە و نزیکەی 8 بۆ 9 مامۆستاشیان هەیە و لە ناو گوندەکەشدا کۆی گشتی ئەو ماڵانی کە لە گوندەکەدا نزیکەی 20 ماڵ دەبێت لە گوندەکەدا ئەوە پێشتر لە سەردەمی کەرەنتینیا لە کاتی دەرکەوتنی کۆرونا تاکو ئێستا ناوە ڤایرۆسی کۆرونا لە نێوان توشبوانی ناو بڵێن دانیشتوانی ناو گوندەکەدا هەبووە بۆ وەرگرتنی زانیاری زیاتر لەگەڵ کاک سەباح قسەکەم کە دانیشتووی گوندەکەیە بۆی ڕوونتر زانیاری بخاتە ڕوو بۆ بینەرانی ناڕتی کاک سەباح ئەگەر نزیکی من بیتەوە سڵاوت لێبێت خێراتنی کەناڵەکەتانەکەم بەخێر بێن یەکتۆز بسوڕێ بەڕووی کامێرەکە بەخێر بێن یاخۆسە چاوم بۆ بەنسبەت توشبوونی کۆرۆناکەوە ئێمە دوو کەسمان ئێستا توش بووە براوراژ نییەکە دەرچوون لە خەستەخانە الحەمدوللیلا شکر لەخوا بەزیابێ ئەوتان نەماڵەوەن بەرەوە باشبوون ئەڕۆن ئەو دوو هاوڵاتیە تا چەنە خوێندکاریان هەیە مناڵیان هەیە لە مەکتەب بێت مناڵ یەکیان قلێکی هەیە و ئەوی تریش دانیشتی هەیە بەڵێ لەو فترەی کە بڵاو بووەتەوە کە ڤایرۆس لە ناو قوتابیەکانە بڵاو بووەتەوە وەکو کە سوکاری قوتابیەکان پێمای بەڕێشردی یەکێک لە منداڵەکان قوتابیە لە مەکتەبەکە تا چەنە ترستان هەیە لەوەی کە مناڵەکانی ئەوەش توش بن وەڵای هەتا ڕادەیەک زۆریش ترسمان هەیە لەبەرەوەی کە ئەو کە هاتە ناوەوە هەمومان تووشە بین جا دوای ئەوەی تر زۆر سپاسی مامۆستا شنووەکەین کە مدیرمانە مدیری تەلەبەکانە چوو بۆ سلێمانی بۆ تەربیە وتبیە بێ فەحسمان بۆ بکەن بۆیان کردووی بۆ 28 دوو لەوە زۆرە یعنی مەدەکەی زۆرە داوا لە حکومەتی هەرێمی کوردستانەکەین کە مەدەکەمان بۆ کەم کاتەوە و بۆمان چارەسەرکەن بۆچی ڕۆژی 28 مانگی دویان دیاری کرد بۆی فەحس بکەن خۆ ڕۆژانە لە سلێمانی پشکنینی کۆرۆنا ئەکرێت وەڵای ئەوە مامۆستا شنۆ ئەزانێ مدیرەکەمان نازانم چی بڵێم ئەو کاتە ئێستا ئەمڕۆ بڵین دەی مانگە یعنی هەژدە ڕۆژی ترەکات ئەگەریە بەم هەژدە ڕۆژە یان ئەو دوو خوێندکارە کە توش بوون چاک بوون یا خوێندکارەکان هەمویان توش بن وڵایی زۆرە مدەکەی زۆرە یعنی لەوانەیە ئەگەر هەر ڤایرۆسەکەی بێت بڵاوە بێتەوە وەڵا زۆرە جا وتیان بڵێ نردویان بۆ پشکنین ئەو پشکنی چ جۆرە پشکنینێکە کە ئەوە نەڕۆژی پێچێت پشکنینی وازامی لوتەکە یعنی بەلوود وایانەکەن فەحسەی دەکەی 600,000ەکەیە ئێستا لە گوندەکەی چەند ماڵن ژماری دانیشتوانەکانە تقریبا چەند کەس ئەبێت تقریبا بۆ 25-28 ماڵ بەڵێ ئەو ماوەی کە دەنگۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بوو ئایا قوتابخانەکە خوێندنی تیا بووە یاخود ڕاگیراوە ئێستا دەوامکردن لە قوتابخانەکە چۆنە ئەو کاتە کە دەنگۆی هەبووە خوێندن نەبووە نەوەڵا نەکراوەتەوە ئەم ماوەی چەند ڕۆژێک کە دەستپێکی خوێندنە بۆ لە ڕۆژی شەمەوە یەکشەمەوە دەوام کراوەتەوە لێرە بەڵێ 3 ڕۆژ داوام کراوەتەوەنێ بەڵێ کەی بەپێی ئەو خشتەی کە دیاریکراوە چەند ڕۆژتر داوام دەست پێ کاتەوە ئایا ڕۆژ ناڕۆژەکە یان 3 ڕۆژ 3 ڕۆژە نا 3 ڕۆژ 3 ڕۆژە بەڵێ مامۆستاکانتان لە کوێوەیەن ئایا دانیشتوی گوندەکەن یان دەوروبەری گوندەکە یەکیان دانیشتی گوندەکەی و ئەو دوای نەوەڵات دوچان هەر بەڵێ یەکیان دانیشتی گوندەکەیوانی تر لە سلێمانیوێن تا چەنە مامۆستاکان خۆیان زووتر هەستیان بەمە کردووە لایەنە پەیوەنددارەکانی ئاگادار کردوێتەوە لەوەی کە ڤایرۆسەکە بڵاو بۆتەوە کێ یەکەم جار ئەم هەواڵی بڵاو کردەوە بڵین بەڵێ نەخۆشەکان خۆی کە نەخۆش کەوتن ئێمە زانیمان بە مامۆستاکانمان وتبوو مامۆستاکانی تر چوون بۆ تەربیە و پیان وتبوون پیان فەحسەکەن بەڵێ
سپاس بۆ تۆ زۆر سپاس بڵێ ئەگەر لەگەڵم بمێنەوە ئەمە وێنەی قوتابخانەکەیە قوتابخانەیەکی گەورەیە بە پێی بینا بەڵام وەک باسم کرد ژمارەی خوێندکارەکانی کەمە بۆ پێی دانیشتوانی گوندەکەش کە من وە قوتابخانەکە بنەڕەتیە لە پۆلی 1 هەتاکو 6 بنەڕەتی خوێندکاری تێدایە و ئەوەی کە باسی لێوە دەکرێت کە تاکو ئێستا هەیە وەگە هاوڵاتیێژ ئاماژەی پێکرد مامۆستاکان لایەنە پەیوەندیدارەکانی لە بەڕێوەبەتی پەروەردەی ڕۆژاوا ئاگادار کردووەتەوە لەوەی کە ڤایرۆسەکە لە ناو ئەگەری هەیە لە ناو قوتابخانەکەدا بڵاو بوو بێتەوە ئەوانیش بۆ داوای پشکنیان کردووە بەڵام بەپێی ئەوەی کە ئەو هاوڵاتیش باسی کرد کاتی پشکنینەکەیان زۆر درێژە دیاری کراوە بۆ ڕۆژی 28 ئەم مانگە یعنی ئەمڕۆ دەی مانگە تاکو 28 مانگ نزیکەی 18 ڕۆژەکە لەم 18 ڕۆژەیە خۆی بەپێی ئەو زانیاریانەی کە بڵاو کراوەتە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا لە ماوەی 14 بۆ 15 ڕۆژدا ڤایرۆسەکە نامێنێت یاخۆی کاریگەریەکانی لەسەر کەسی توش بوو نامێنێت پێچێت لە ماوەی ئەم 18 ڕۆژەی کە دیاری کراوە بۆ فەحسەکە ئەگەری هەیە گەر هەچەنە بەپێی زانیاریەکانی ئێمە پەروەردە داوای لە مامۆستاکانی خوێندکار کردووە کە درێژە بەدەوام بدەن و دەوام بکەن پێچێت لە ماوەی ئەم 18 ڕۆژەیە هەموو خوێندکارەکان و مامۆستاکانیش تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن ئەگەر ڤایرۆسەکە لە ناو مەکتەبەکەیە بڵاو بوو بێتەوە بەگشتی ئەمە ئەو زانیاریانە بوون کە لەسەر بەڵێ سپاس بۆ تەواوی زانیاریەکانت.